ناوچەی بورج حەموود یەکێکە لە گەڕەکە هەژارنشینەکانی بەیروتی پایتەختی لوبنان و دەکەوێتە خۆرهەڵاتی شارەکە. زۆرینەی دانیشتوانی ئەم گەڕەکەی بەیروت بەڕێگەز ئەرمەنین. ئەو هاوڵاتیە ئەرمەنیانەی کە لە دوای ساڵی 1950 زایێنی و لە ترسی کۆمەڵکوژی عوسمانیەکان باو باپیرانیان ڕویان لە لوبنان کردووە. ئێستا لەگەڵ سەر هەڵدانی ئاڵۆزیەکانی نێوان ئەرمینیا و ئازەربایجان ئامادەیەیان دەربڕوێ بۆ ئەوەی بە خۆبەخشی ڕوو لە ئەرمینیا بکەن دژ بە هێرشەکانی ئازەربایجان لە ناوچەی ناگۆرنۆ قەرەباغ بجەنگن. چەندین گەنج هەن ئامادەن بە خۆبەخشی ڕوو لە قەرەباغ بکەن و یەکەمین دەرفەت بۆ چوون بۆ ئەوێ بقۆزنەوە. سەرەڕایەوە چەندین زانیاریمان بەدەست گەشتووە لە ئەرمینیاوە کە پێویستیان بە خۆبەخش نییە. سوپای ئەرمینیا ئامادە و پڕچەکراوە، پێویستی بە خۆبەخش نییە. ئێمە هەمومان ئامادەین بۆ چوون بۆ ئەرمینیا. هەرچەندە تەمەنمان 40 یان 50 ساڵ بێت، ئامادەین هەر کاتێک داوامان لێ بکرێت. ئەمە جەنگە بۆ بوونی گەلی ئەرمەن. ڕێگە نادین ئەو کۆمەڵکوژی ساڵی 1950 ڕوویدا دووبارە بێتەوە. إن كان عمرهم 25 أو 40 أو 50. موضوع قرباغ وحرب چەندان گۆیەک هەیە لەبارەی بوونی خۆبەخش، بەڵام ڕێگەم بدەن ڕازگۆ بم لەگەڵتان. نەسوپای ئەرمینیا و نەهێزی بەرگری لە ناوچەی ناگۆرنۆ قەرەباغ پێویستیان بە خۆبەخش نییە. بەدڵنیایەوە چەندین گەنجی دڵگەرم هەن خوازیانە ڕوو لە ئەرمینیا بکەن و بەرگری لە دۆزەڕەواکەی بکەن دژ بە هێرشی تورکیا و ئازەربایجان. بەڵام بڕیارەکە لێرەوە نادێت بۆ نردنی خۆبەخش. لە ساڵی 1950 لە سەردەستی سوپای دەوڵەتی عوسمانی کۆمەڵکوژیەک دژ بە گەلی ئەرمەن ئەنجام دراو. بەپێی بەڵگەنامە مێژوویەکان لەو کۆمەڵکوژیەدا زیاتر لە 1,500,000 ئەرمەنی کۆمەڵکوژ کران. ئەرمینیا تورکیا تۆمەتبار دەکات بە هاوکاریکردنی سەربازی ئازەربایجان بە ڕەوانەکردنی تونڕەوی سووری بۆ بەرەکانی جەنگ لە قەرەباغ. لە بەرامبەریشدا باکۆ یەریڤان تۆمەتبار دەکات بۆ کۆکردنەوەی چەکدارانی ئەرمەن لە تەواوی جیهانەوە.